کۆمەڵەی هونەرە جوانەکانی ئۆتۆبۆری لە وڵاتی سوید پێنجەمین دیداری شعریان ڕێخست کە تیایدا چەندین شاعیر بەشدار بوون و هەروەها پێشانگەیەکی کتێب کرایەوە. سەبارەت بە کار و چالاکیەکانی پێنجەمین دیداری شعری لە ئۆتۆبۆری زانیاری زیاتر لە شەماڵ ئیبراهیم سەرۆکی کۆمەڵەی هونەرە جوانەکانی ئۆتۆبۆری وەردەگرین. کاک شەماڵ سڵاو لێبێ. سڵاو لە جەنابتانم، کاتەوە گشت کاتێکتان باش. زۆر سپاس. کێن ئەو شاعرانی ئەمساڵ لە پێنجەمین دیداری شعری ئۆتۆبۆری بەشدار بوون و لەسەر چ بنەمایە هەڵبژێراون؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و بینەرانی کەناڵەکەتان. لە ڕاستیدا کۆمەڵەی هونەرە جوانەکان ساڵانە چەند دیدارێکی جیاواز پێشکەشەکە لە بواری کولتور و چاند و فەرهەنگ و بواری ڕۆشنبیریدا. دیداری شعری کوردیش یەکێکە لەو دیدارانەی کە خۆشبەختانە ماوەی 5 ساڵە هەموو ساڵێک لە کاتوساتی خۆیدا ئەنجامەدرێ. ئەم ساڵ پێنجەمین دیداری شعری کوردی لە 25 مانگی دووە ڕوویدا. ڕۆژی شەممە بوون لە کاتژمێری 4 ئێوارەوە تا نزیک 8 ئێوارە 9 کەسایەتی و شاعیر بەشداریان تیا کرد. بەڵام شاعیرەکان ڕەنگە بڵێم کۆمەڵێکیان خەڵکی شاعری بە ئەزمون و لەو کەسایەتیانن کە لە بواری شعردا دەست و خامەیان دیارە. هەروەها ئێمە یەکێک لە بەرنامەکانی دیدارەکەمانەوەیە کە پێمان خۆشە هەمیشە بوار بدەین بە خەڵکی تریش، واتە و قەڵەمانەی کە لە سەرەتای ئەزموونی کارکردنی خۆیانان ئەوانیش بوارێکیان بۆ بڕەخسێ بە دەلاخەیەکی بۆ بێنە ناو کاروانی ئەدەبیەوە. واتە کۆی هەمویان 9 شاعیر بوون، 9 کەس بوون. خاڵە حەمەی شاعیر، مەریوان هەڵەبجەیی، سخات و سەرۆ عوسمان و شکۆ نەجمەدین، حەکیم میرزا و بەناز عومەر، گۆران مەریوانی و کاوی زەریفی و ڕۆژە ناسر. ئەم 9 کەسایەتی وەکو شاعیر بەشداریان لەگەڵدا کردوین و کە لە وڵاتەکانی دانیمارک و هۆڵەند و هۆڵەندا و نەرویج و هەروەها هەندیشیان لە سۆکۆڵم و بەشێکیشیان لە دەوروبەری شاری ئۆتۆبۆریەوە هاتبوون بەشداریان کردو. کاک شەماڵ، پێشانگەی کتێبی کوردی لەلایەن کێوە کرایەوە؟ مەڵێ هەر لە کاتی ئەنجامدانی پێنجەمین دیداری شعری کوردیە پێشەوە ئێمە هەمیشە هاوهەنگی و پەیوەندیمان لەگەڵ هاوڕێ دۆستەکانی خۆمانە هەیە و کەسانی کە لە بواری ئەدەب و شێعر و بواری ڕووناکبیریە شارەزان یاخود ئەزموونیان هەیە یاخود چالاکن. هاوڕێی خۆشەویستمان کاکیدایەتی مەلاعەلیەکێکە لەو کەسایەتە چالاکوانانەی کە کەسایەتێکی ڕووناکبیرە لە وڵاتی دانیمارگەژی پەیوەندیی دۆستانەدا ئێمە ڕێککەوتین کە ئەوان پرۆژەیەکیان هەیە لە پێناو خزمەتکردن یا خۆتگەاندنی کۆمەک و هاوکاریەکانیان بۆ خەڵکی ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری و یارمەتی هەیە لە کوردستاندا. پرۆژەکەی ئەوان بریتی بوو لەوەی لە کۆکردنەوەی بە سەدان و ڕەنگە ژمارەیەکی زۆر لە کتێب کە خەڵکی خۆبەخش پێشکەشی کرد و پاشان ئەمان لە بەرنامەیەکی تایبەت کە هاتن لەگەڵی مام بەشداریان پێشانگایەکی فرۆشتنی کتێبیان کردەوە و داهاتەکان کردەوە کە لەو پرۆژە خزمەتگوزاریان لە کوردستان بەکاربێ. خۆشبەختانە پرۆژەیەکی سەرکەوتوو بوو پێ هاوکاری هەموو لایەکمان توانیمان لەگەڵ دیداری پێنجەمین دیداری شعری کوردیا ئەو پرۆژەیەش بە سەرکەوتووی و بەکارەکانی خۆی بڵێن بەنجام بدا. دەستان خۆش بێ. تا چەند گرنگە ئەم جۆرە دیدارە ئەدەبی هونەریانە و هەروەها ئاڵوگۆڕی ڕابۆچوونەکان لە تاراوگا؟ ئەزانی چۆن بەلای ئێمەوە بەڕاستی چونکە ژمارەیەکی ڕەوەندی کوردی زۆر بەرچاو ئێستا لە دەروی وڵاتە ئاژین و لە ڕاستیریشتا ساڵانێکی زۆرە تەمەنێکی زۆر خەڵک لە دەروی وڵات ژیانی بەسەر بردووە. هەمیشە وەکو بڵێ دڵ و دەروون و مێشک و ڕاستە ئێمە دووری لە نیشتیمانەوە، بەڵام هەمیشە مێشک و دڵ و ڕۆحمان هەمیشە لە نیشتیمانەوە نزیکە، هەمیشە لەگەڵ خەم و خۆشەکانی نیشتیمان دایت. بێگومان دنیای شعر بۆ ئێمەی خەڵکی کوردستان دنیایەکی بەرفراوانە. من پێم وایە شعر یەکێکە لە بڵێن دەواازە گرنگەکانی ناوهونەری کوردی. شعر یەکەمین
جار بوو کە دەست دەکا بۆی بە زمانی کوردی بنووسێ و وردە وردە دنیای شعر هەمیشە لە بڵێن لە بواری هونەریدا بەرفراوانتر بووە بۆیە شعر لە هەموو شوێنێکی دنیا لای ئێمە خۆشەویستی و حەز و ئارەزویە و هەروەها ئەبێتە شوێنێکی باش بۆ خۆکردنەوەی یەکتری و بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ساڵانە ئەم دیدارانە بە سەدان کە زیاد ڕەنگە زیاتر بۆ بینەوە پێکەوە هەم لە دیداری شعردا هەم جێبیستی شعر ببین هەم وەری کۆمەڵایەتیشەوە پێکەوە ئاشنا بین و بە یەکتر بڵێن شاد بین یا قسە لەگەڵ یەکتا بکەین. کاکیوە سوپاس بۆ زانیاریەکانە هیوای سەرکەوتنە بۆ خوازیین.